سەرۆکاتی شارەوانی هەولێر نزیکەی 6,000 فەرمانبەر ناوی گەڕاوەتەوە بە سوپاسەوە لە قۆناغی یەکەم و دووەم کە توانیمان نزیکەی 17,000 زەویدا بەش بکەین. قۆناغی یەکەم 3,000 بوو، قۆناغی دووەمیش 14,000 بوو. ئێستا بە سوپاسەوە تیمەکانمان بە هەمانجی لەگەڵ بەڕێوەبەراتی نەخشەدانانی ئاوەدانی و هەروە لە ڕووی یاساییەوە لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی کوشت و کاری هەولێر لە سەختن لەوەی کوژانەوەی زەویەکان لەو لایەشدانانی نەخشەکەتێکەوە. ئینشاءڵڵا لە ئایندێکی زۆر نزیکدا دەتوانم بڵێم هەر لە مانجی دەدا ئێمە ئەوەی پلانمان لۆداناوە بتوانین قۆناغی سێمیش دەست بەدا بەشکردن بکەین لە بۆ ئەو فەرمانبەرانەی کە تاکو ئێستا زەویاوە نەکەن. تاکو فەرمانبەرێک مابێت ئەو پرۆسەیە بەردەوام دەبێت لۆیە دڵنیای دەدەینە فەرمانبەران هەموو ئەوانەی کە بابەتی ئەو وەرگرتنی زەوی دەیانگرێتەوە لۆیە تیمەکان بەردەوام دەبن تاکو یەک فەرمانبەر ئەو زەویانەی کە ئەو هاوڵاتیانەی کە مافی ڕفتارکردنیان لەسەر یاخودەوەی گرێ بەستی کوشتتوکالیان لەسرە قەربووی وانیش دیاری دەکرێت. لۆی ئێمە ئێستا نەخشەکان وا لە ئامادەکاری داینە دوای ئەوەی زیادکردنەوەی ئەو زەویانەی کە خاوەن مافەکان حەقیان دەکەویت ئەوەکەیتر بەسە فەرمانبەران بۆڵێ بەپێی ئەو شوێنەی کە بۆ نیشتە جێبوون دیاری کرا و کارمان لەسەر شوێنێکی دەویش دەکرێتە سەر ڕێگای هەولێر دۆ